بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. پرۆسەی خوێندن لە سنووری پارێزگەی سلێمانی و هەڵەبجە لە بەردەم مەترسیدا و حکوومەتیش وەڵامی داواکاری مامۆستایان ناداتەوە. 27 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر پرۆسەی ساڵی نوێی خوێنە، بەڵام تاکوێستا لە سنووری پارێزگەی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان پرۆسەی خوێندن دەستی پێنەکردووە. لە بەش یەکەمی بەرنامەکەماندا بە میوانداری بەڕێز ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمانە تاوتوێم پرسە دەکەین و بۆ هەمان مەبەست لە بەشی دووەمدا مامۆستا نەوشیر و حەمە غەریب کارگەری لەقی سلێمانی یەکێتی مامۆستایان لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. خراپی دۆخیژانی مامۆستایان و بەرداوامی پەکەوتنی پرۆسەی پەروەردە خوێندن لە پارێزگای سلێمانی و هەڵەبجەدا وای کردووە مامۆستایان لە حکوومەت بێهیوا بن و ڕووبگەرە حیزب و لایەنە سیاسیەکان بۆ مەبەستە یەکێتی مامۆستایان پرۆژەیەکیان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن ئاڕاستەی لایەنە سیاسیەکان کردووە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیش گفتوگۆیان لەبارەی پرۆژەکەیانەوە کردووە. سەرەڕای بەردەوامی فشارەکانی مامۆستایانی ناڕازی و ئەنجامدانی خۆپیشاندانی هەفتانە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان حکوومەتی وەڵامێکیان ناداتەوە و لە زاری وەزیری پەروەردەوە کاوڕجا لە مامۆستایان دەکات بە هەر جۆرێک بێت پرۆسەی خوێندن دەست پێ بکەنەوە. لە دوای کۆبوونەوەیان لەگەڵ ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەندامانی یەکێتی مامۆستایان جەختەوە دەکەنەوە تا شایستە داراییەکانیان پێ نەدرێت، درێژە بە بایکۆت دەدەن. بەپێی زانیاریەکانی پەیام ئەندامانی یەکێتی و گۆڕان لە سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستان پێشنیاریان بۆ لایەنە سیاسیەکان کردووە کە بە هاوکاری سەرمایەدارەکان هەوڵی دابینکردنی موچەی مامۆستایانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بدەن و ڕۆژی خوێندن لە پارێزگاکەدا ئاسایی بکەنەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا ئەحمەد، زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ڕای یەکێتی مامۆستایانی کوردستان سەبارەت بە دەستپێنەکردنی پرۆسەی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە چییە؟ لەسەرتاوە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو لایەک و پیرۆزبایی سەرکەوتنەکانی پێشمەرگا لە خەڵکی کوردستانەکەم لە شەڕی مووسڵ، هەروەها سەرکەوتنی خەڵکی کەرکووک و هێزە پێشمەرگە و ئاشاییس دژ بە هێرشەکانی داعش و سەرخۆشی لە کەسوکاری شەهیدانەکەم و هیوای چاکبوونەوەی خێرا بۆ بریندارەکانەکەم. سڵاو ڕێزم بۆ هەموو مامۆستایانی هەرێمی کوردستان هەیە. ئێمە وەک یەکێتی مامۆستایانی کوردستان لە مانگی هێشتەوە مەترسیەکانی دواکەوتنی خوێندن و مەترسی لەسەر ساڵی خوێندن خسمانە بەرچاو لە بەیاننامەی خۆمانە لە 11 هێشتا لە کۆبوونەی مەکتەبی تەنفیزی و هەر لەو ڕۆژە ئێمە دەستمان کرد بە جێبەجێکردنی بەرنامەیەکی خۆمان کە دامان نابوو لەوانە ئەو یاداشنامە و گردبوونەوەی یەکێتی مامۆستایانی کوردستان لە 25
نۆ هەروەها سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان لە 21 هەشت و چەند دانیشتنیەک لەگەڵ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا وە کۆبوونەوە و سیمینار لەگەڵ ژمارەی مامۆستانی زانکۆ و مامۆستانی وەزارەتی پەروەردە ئەو بارودۆخە مەترسیەوانە خستە بەرچاو و چەندجا هاوارمان کرد دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات بێتە سەرخەت و ئەو بارەداراییە لە ئەنجام خراپەت دروست بووە لەسەر مامۆستا لە ئەنجامی ئەو سیستەمە خراپەی بناوی سیستەمی پاشکەوتکردنی موچە کە مامۆستا تەنها مامۆستا با بڵێن یان زەرمەندی گەورە لە ناوێتی مامۆستایە ئێمە یەکێتی مامۆستایان پشتگیری هەموو هەوڵێک ئەدەین بۆ ئەوە خوێندن لە دەفەرەکانی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕانێ دەستی پێ بکات بەڵام بە ڕەزامەندی مامۆستایان و جێبەجێکردنی داواکاری مامۆستایان. بەڵێ زۆر باشە مامۆستا ئێوە پشتگیری ئەم بایکۆتە دەکەن کە ئێستا هەیەە یاخود دژی ئەو بایکۆتن کە ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بوونی هەیە. ئێمە وەکو مەکتەبی سکرتاریەت و مەکتەبی تەنفیزی بەرنامەیەکمان داناوە کە لەو بەرنامەکەمانە ئێمە بەشداری زەنگدانی قوتابخانەمان لێ نەکرد لە سەرەتای دەوامەوە لە پاشان کۆبوونەوەی خۆمەمانە ئەنجامدا لقەکانی خۆمەمان تەخویل کرد لە هەر سنوورێک چۆن بە پێویست دەبینن چۆن بارودۆخەکە لەگەڵ مامۆستایان دەگوچن پشتگیری داواکاری مامۆستایان بکەن واتە ئێمە لقەکانمان لە سنووری ئەو سنوورانە کە بایکۆتی تیا کراوە ئەعلانی بایکۆتکردنی کردەوە لەگەڵ بایکۆتکردنا بەڵام ئایا بایکۆتکردن بۆ ماوەی چەندێک ئایا چەند زەرری هەیە چەند قانجازی هەیە ئێمە دراسەتی ئەو بارودۆخە بکەین و بگەینە ئەنجامێک ئایا حکوومەت تا چەند هاتەتە سەرخەر چەند وەڵامی داهاتەوە وەڵامەکانی حکوومەت چۆن بووە چۆن نەبووە ئەمانە هەمووی دەبێ بخێتە بەرچاو ئایا چەند سوودمان وەرگردووە لەو بایکۆتکردنە ئایا دەوامەکە باشە بایکۆتکردن باشە ئەمانە هەمووی پرسیار و ڕێیە ئێمە وەکو یەکێتی مامۆستانی کوردستان پشتگیری داواکاریکەین مامۆستاکەین لە سنووری هەولێر و دوهۆک و شوێنەکانی تر کە مامۆستا دەوامی خۆی کرد پشتگیریمان کرد و لەو سنوورایکی کە مامۆستا بایکۆتی کرد لەمان شێوە ئێمە پشتگیری مافەکانی مامۆستا دەکەین و مافەکانی مامۆستا لامان گرنگە و داواکاریەکانی مامۆستا بە هەند وەردەگرین و پشتگیریان نەکەین بەڵام ئێبێ ئەمڕۆ بیر لەوە بکەینەوە ئایا چەند سەرکەوتوو بین لەو کارێکە کردوانە. بەڵێ بەڵام مامۆستامە دوو هەڵوێستی جیاواز نییە لایەکەوە پشتگیری لە سپێکی خوێندن دەکەن لایەکیش لە سنوورێک پشتگیری بایکۆت بکەن بە پێچەوانەوە ئەمە ئازادی زیاتر دەخاتە ناو لقەکان و با بڵێن مرکێزێتی لق بەقوە دەکاتەوە ئەو لقانەمانە سەرپەش کردووە بۆ ئەوە هەر کارێک دەیکەن لە بەرژەوەندی مامۆستانی سنوورەکەی خۆیان بێت بە پێچەوانەوە ڕایەکی زۆر باشوە هەموو ئەندامانی مەکتەبی سکرتاریەت پشتگیری ئەو ڕایانە دەکرد و لەگەڵ ئەو ڕایە بوون و زۆربەی سەرۆک لقەکانی شەروە هەرێکە لە دەڤەری خۆی پێیان خۆش بوو خۆیان وەکو لق بەدیار بدەن ئێمە ئەومان پێ باشتر بووە ئەو با بڵێن داواکاری ئەوانە جێبەجێمان کردووە ئەوانیش هەرێکی هەڵوێستی خۆی نواند و ئێمە وەکو مەکتەبی سکرتاریەت یەکێتی مامۆستایان پشتگیری هەڵوێستەکانیان دەکەین. بەڵێ ئێوە مامۆستا تاکەی لەگەڵ مەسەلەی بایکۆتن دان لەم سنوورە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان ئێمە بە هەماهەنگی لەگەڵ وزارەتی پەروەردە بە هەماهەنگی لەگەڵ پارێزگا ئەو بڵێن ئیدارەی ئەو شارانە کە لقەکانمان هەمەنگێکی باشیان هەیە لەگەڵیانە و ئەمڕۆ بینیمان چۆن ببادرە لە هەموو شوێنەکان کراوە لە هەوڵداین بایکۆتەکە کۆتایی بهێنێت بەڵام بە مەرجێک بڕێک ئەو بڕەپارە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە ناوی هەندانەوە کە کراوە کە بەداخەوە تا ئێستاوەکو بڵێن نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بە حکمی ئەوە ناوی مامۆستاکان لە دەڤەری سلێمانی بەرز نەکراتەوە زیاد بکرێت ئەوە یەک دوو ئەو وعدە کە لە حکوومەتی عێراقدای بە سەرۆکی هەرێم کە بڕێپارە بنێرێت بۆ مامۆستایان و ئێمەش شاندێکمان سەردانی نقابەی بەغدای کرد و پەیامی یەکێتی مامۆستایانی جیهانمان ئاراستەی عەبادی کرد هەروەها نامەی یەکێتی مامۆستایانی کوردستان ئاراستەی عەبادیمان کرد و یەکماندا نقابەی مرکزی بەغدای مامۆستایانی بەغدا کە نوێنەراتی 750,000 مامۆستا ئەکەن لە عێراقا ئەوانش فکرێکی تەواومانەکەن و هەروەها هەمەهەنگی لەگەڵ لایەنە سیاسەکان کە بەشداری حکوومەتن بۆ ئەوە هەموو بێتە سەرخەت داواکاری نەبێت
بڕێک لە داواکاریەکانی مامۆستایان جێبەجێ بکرێت و مامۆستا بتوانێت دەوام بکات بتوانێت لەبەرەوە مامۆستا بڵێن بە قەستەوە یان لە خۆشیوە بایکۆتی نەکردە مامۆستا لە گەیفان بەتاڵیە داوامی پێ ناکرێت پارەی هاتوچۆکردنی پێ نییە بارودۆخێکی قورسە لەبەرەوە ئەوەی بایکۆتی کردو یان واتە حکومەت لێرە مەجبوری کردە کە مامۆستا ئیجباری مامۆستای کردو کە بایکۆتکە بەڵام ئەمڕۆ دەبێت ئێمە دراستەی ئەو بارودۆخە بکەین ئێمە باسی مافەکانی خۆمان نەکەین کە ئەڵێن مامۆستا مافەکانیەیە ئێمە لە پشتگیری مافەکانی مامۆستاکەین لە هەمان کاتیش دەبێت بیر لە مافەکانی منداڵەکانی خۆمان بکەینەوە منداڵی خەڵکی تر بکەینەوە کە ئەوانش مافیان بەسەری ئێمە هاتووە کە ئێمەش مافەکانی ئەوان بەڕوا ببینین. بەڵێ مامۆستا بەرز باس لەوە کرد کە حکومەت و کۆمەڵێ پرۆژە هەیە بەڵێ فەرموو کۆمەڵێ پرۆژە هەیە هەر پارێزگایەک تەسەوڕەکەم هەر پارێزگایەک لە شوێنی خۆی دەیکات دوو ڕۆژە ئاگامان لێ وەزارەتی پەروەردە بەڕاستی کۆمەڵێک کۆبنەوەی کردووە لەگەڵ کۆمەڵێ ڕێکخرا و لەوانە ڕێکخراوێکی نێودەوڵەتی هاتێتە پێشەوە لە دهۆکەوە دەستی پێ ئەکات کە بڕێ پارە تەرخانەکە بۆ هاتوشکردنی مامۆستایان مانگانە پێ دەدرێت و ئەوە هەنگاوێکی باش دەبێت جگە لەوەشە ئێمە تاکو ئێستا ئومێدی ئەومان نەبڕیوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەپارە زیاد بکە یاخود ئەو پارە لە بەغدا دێت بۆ هاوکاری مامۆستایان تاکو ئێستا وەکو چۆن بڵێن جاو نەکریانەوە لە هەموو لایەکەوە ئێمە کار دەکەین لەسەر ئەو کێشە چارەسەر بکرێت داواکاری مامۆسایان جێبەجێ بکرێت تا بتوانێت دەوامەکەی خۆی بکات. بەڵێ بەڕێز باس لەوە کە حکومەت دوای کردو مامۆستا بەدەوام بێ لە بایکۆت بەڵام ئەمڕۆ بەرپرسێکی باڵا یەکێک لە حیزبەکان باز دەوەکە کە بایکۆت لەو سنوورە لە سنووری سلێمانی و هەڵەبجە سیاسیە بەڕێز پێ دوایە سیاسی یاخود پەیوەندی بە مەسەلەی بژێوی و قوتی مامۆستایانەوەیە خۆی یەکەم زۆرینەی مامۆستایان من ئەڵێم پێت مامۆستا بۆنێ قوتی خۆی و بۆنێ ژیانی خۆی کە ڕشیا سەر شەقام گرتبوونەوەی کرد بایکۆتی قوتابخانەی کرد بەڵام کۆمەڵی خەڵکی سیاسیمانیشەیە ئەو ناڕازی مامۆستایان دەقۆزێتەوە بۆ مەرامێکی سیاسی خۆی بۆ ئەوە بە سواری شەپۆلی ناڕازی مامۆستایان بێت و بەناوبانگی پەیدا بکات و دەنگێ بۆ خۆی کۆ بکاتەوە و بەڕاستی من گلەیم لە حیزبە سیاسەکانیشەیە لەو دەڤەرانە تا ئێستا وەکو چۆن بڵێن خەمێکی بارودۆخەکان نەخواردووە بەڵگە لەسەر ئەوە کە بڕێک لە بابەتەکە سیاسیە نەک هەمووی سیاسیە لە بەرەو مامۆستا من بە مافی خۆی 100% دارم کە بایکۆتی کردە بەڵام ئەو بڕێ سیاسیە کە ئەمڕۆ بینیمان مامۆستایان و گفتوگۆ سەرداری لایەنە سیاسەکانەکەن واتە لایەنە سیاسەکان دەورێک دەبینن و دەتوانن دەورێکی باش ببینن بۆ دابینکردنی مافەکانی مامۆستایان و بۆ قەناعەتکردن مامۆستاکان کە بگرۆنەوە بۆ هۆڵەکانی خوێندن ئێمە هیوادارین ئەو بابەتی ناڕازەی مامۆستایانە کەس نەقۆزێتەوە سیاسی ئایا هەر حیزبێک بێت لێرە لە هەولێر بیان لە شوێنێکی تر بێت ئێمە لەگەڵ ئەوە نین مەوزوعەکە بکرێتە سیاسی بەڵام کۆمەڵە لایەنی سیاسی یان کۆمەڵی کەسانێکەیە کە ناوی سیاسیەنە بە هەر ناوێک بێت خۆیانیان کردێتە واجیها و خۆیانیان سواری ئەو شەپۆلی ناڕازی مامۆستایان بوونە بۆ ئەوە بۆ مەرامێکی بەناوبانگی خۆیان یا مەرامێکی شخصی خەڵک زیاتر بیان ناسێت و کە بینیمان بۆ نمونە چەند جارێک تهمەتێکرا سەر مامۆستایەک یان کەسێک بگیرێت لایەنێکی سیاسی و تێوە ئەندامی منە نزیکی نەبوونەوە یان ئەگەر بگیرێت لایەنێکی سیاسی دێتە جواب لەسەری تیواتە ئەو خەڵکانە سربەخۆ نین لایەنی سیاسی هەلە پشتیانەوە بەڵام مەقسەدمەوە نیە لایەنە سیاسەکان لەگەڵ ئەوە نین خوێندن و یان دام لە سلێمانی نێت بەڵام ئەو وەزعی سلێمانیە وای خەڵقان کردو کە کەس نەوێرێ بڵێ من بایکۆت لەگەڵ بایکۆتە نیم ئەمڕۆ سەرکردە سیاسەکانمان لەو لە دیداری میری هەمویان دانیان بەوەدا کە هەڵەیە بایکۆتکردنی قوتابخانەکان و نابێ قوتابخانەکان بایکۆت بکرێت و لەگەڵ داواکاری مامۆستایان و مافەکانی مامۆستایان واتە لایەنێکی سیاسی پشتگیری ئەو بایکۆتکردنە ناکات پشتگیری داواکاری مامۆستایان دەکات و لایەنە سیاسەکان پیان خۆشە ژیان بەردەوام بێ و پیان خۆشە ژیان لە سلێمانی وەکو هەولێر و دهۆک بەردەوام بێت بەڵام لەلایەکیشەوە هەوڵ بدەن مافی مامۆستایان دەستبەر بکەن لەبەرەوە مامۆستا تەنها
کەسە زەرمەندی گەورایە لەو بابەتە دەبینی برا پێشمەرگەکانمان موچەیەکی تەواو وەرەگرن برا ئاشایستەکانمان کە دەستخۆشییان لیەکەن بۆماندووبوونیان پارەی خۆیان بە تەواتی وەردەگرن پۆلیس هەروەها خاننشین هەروەها هەچەند دواکەوتۆ خانە نیشتینەکان هەروەها حاکمەکانمان بڕێکی باش پارە وەرەگرن لە موچەکانیان بەڵام ئێمەی مامۆستایان و مامۆستانی زانکۆ کە بڕێکی پارەی زۆرمان لێ ئەپرێتەوە ئەو پارە بەشمان ناکات کە داوامی پێکەنی بلەوە کاری دووهەممانە زۆربەی ئەو کەس و ئەو کەسانە یان فەرمانبەران دەتوانن کاری دووەم بکەن لە بوارەکانی خۆیان ڕێگەی پیان ئەدرێت موڵەتیان پێدێت بەڵام مامۆستا ئەو موڵەتەوە یان ئەو کاری پێ ناکرێت لەسەر شەقام بیکات ئەمە قورسایەتی و ئەرکی زیاتر قورس کردێتەوە وای لێ کردووە کە ناتوانێت پێداویستەکانی ژیانی خۆی دابین کات. بەڵێ زۆر باش مامۆستاوی کە بەڕێزوتە بەشێک لەم خۆپیشاندانێت سیاسی ئەمە ڕێی جەناب تا یاخوڕێی هەموو یەکێتی مامۆستایانە کە بەشێک ڕەنگە سیاسی بێ بایکۆتی مامۆستایان. من لە سەرتاوتم پێدوتم مافی مامۆستایەوە من 100% پشتگیری داواکاری مامۆستایان دەکەین بەڵام ئەبینین کۆمەڵێ خەڵکە قیادەی ئەو خۆپیشاندانەکات تیجاهێکی سیاسیان هەیە و ئەوانە سیاسیەکان دەتوانن تەسیل لەسەری بکەن بەڕاستی مە پێمان خۆشە ئەوانە دوورکەوتنەوە لە ناڕازی مامۆستایەکان و پێمان خۆشە ئەو مامۆستایانە خۆیان قیادەی خۆیان بکەن و خۆیان داواکاریەکانی خۆیان بگەینە جێ و تەسەورەکەم ئیدارەکانی ئەو شوێنانیشە تەقسیریەکان هەیە لەو بابەتە لەبەرەوە خۆیان ناکەنە صاحبی ئەو بابەتە ئەو کێشە و گرفتانە کە لە ئیدارەکان دروست بووە بەتایبەتی لە پارێزگای سلێمانی کێشەی پارێزگا و نەبوونی پارێزگا و بە وکالەت و ئەو کێشە و گرفتانە ئەو شکێ لەو خاڵەنەتە دەبێ هەموو هەر پارێزگایەک ئەنجومەنی پارێزگایەک لە شوێنی خۆی هەوڵ بدات بۆ ئەوە هەر نەبێت بڕێک لەو داهاتانە کە بۆ پارێزگاکان دێت بە هەر شێوێک بێ بۆ مامۆستایان خەرج بکرێت یان لە ڕێگەی کۆمەڵێ ڕێکخراو یان بە هەر وەسیلەیەک بێت ئێمە بتوانین ئیدامە بە ئیمساڵیش بکەن و ئیمساڵ بە شێوەیەکی یاسایی و تەبیعی هەموو هەرێمی کوردستان بڕوان ئەگەر ئەوە نەبێت داخی مەترسیەک دروست دەبێت لەسەر خوێندن لە دەفەرێک بۆ دەفەرێکی تر وە ئەوش بەڕاستی قورسە لەسەر گیانمان لە شوێنێک خوێندن بێ لە شوێنێکی تر خوێندن دابخرێ بۆ ساڵێکی تر. زۆر باشە مامۆستا بەرز باس لە کۆمەڵی کەوڵ هەیە ئەوەی کە لەرگەی عێراقەوە موچەی مامۆستایان دابین بکە یاخودەوەی کە حکوومەت یێرەم یاخود ڕێکخراوە نێودوڵەتەکان بەڵام کە ئێمە دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە 27 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر ساڵی نوێی خوێن ئێستا خوێن دەستی پێ نەکردووە. بەداخەوە کارەکان زۆر بە سەبر و با بڵێن بەسەر خۆی دەڕوا بەڕاستی ئەوە کارێکی خراپە دەبێ خێرایی بکەین لەو بابەتە ئێمە بتوانین بە زووترین کات ئەو بابەتە تەواو بێت بەڵام بەداخەوە ئێمە وەکی کتی مامۆستایان نە وەزارەتی سامانە سروشتەکان بەدەستی ئێمە نەکلیلی دارایی بەدەستی ئێمەیە خەرجکردنی پارە بەدەستی ئێمەیە نە بەدەستی وەزارەتی پەروەردەشە هەروەها وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا لە هەموو هەوڵەکانە زانکۆکان ئاگامان لێیە هەموو لایەک هەوڵەدا بۆ ئەوە دەستکاری ئەو سیستەمی ئەو موچە بکرێت بەو دەتوانین بۆ نمونە ئێمە ئەگەر بێت 6 ملیارە کە دابین کرا بۆ وەزارەتی پەروەردە ئەگەر زیاد بکرێت بکرێتە بڕێکی پارەی باش بەرچاو بێت بۆ مامۆستا بۆ هاتوچۆکردنی تەسەورەکە مامۆستاش بگرێتەوە بۆ دەوام یان ئەو هەمان ئەو پارە بدرێتە وەزارەتی خوێندنی باڵا بۆ مامۆستانی زانکۆش بۆ بڕەپارە کە 6 ملیارە بۆ هەموو لە بەرۆژماریان کەمترە لە وەزارەتی پەروەردە دەتوانێت ئیدامە بە کارەکانی خۆیان بدەن و ئەوانیش حەقی خۆیانە کۆمەڵێ تۆژینەوە و کۆمەڵی ئەرک و کۆمەڵێ لەبەرەوە ڕتمێکی ژیانیان لەسەر ڕتمێک بووە ئەو ژیانە ئەمڕۆ ڕتمەتێکی خواردووە قورسایەتیەک بەسەری کەوتووە و تێک خواردنەکەی لەوە نییە لە 170 لە 160 بێ لە 100 هاتێتە 125 و کەمتر ئێمە وەزارەتی پەروەردە تا ئێستا 3 موچەمان وەرگرتە ئەگەر هەموو پارەکە حسێب بکەین و وەزارەتی خوێندنی باڵا تەنها 2 موچە ناکرێ مامۆستایەکی زانکۆ دەمانگ یان ئەوە 11 مانگە بە 2 موچە ژیانی بەسەر ببات قورسایەتێکی سەرشانی بوت یان مامۆسایەکی سەرەتایی بنەڕەتی یان ئەمەدەی بە 3 موچە ژیانی خۆی قورسایەتێک لە سەرشانی مامۆستایە بەڵام ئێمە ئایا حکوومەت خیانەتمان لێکە ئایا حکوومەت غەدرمان لێکە ئێمەش غەدر لە منداڵی خۆمان بکەین ئەو قورسایەتی بخینە سەرشانی مناڵی خۆمان بێ خوێندن ئەمە ئامانجەکانی داعش نەکات من نمونەیەکت بۆ دێرم لە شاری کەرکوک ڕۆژی هەینی کە هێرش کریا سەر شاری کەرکوک یەکە لە کارە درندەکان کە کردیانە لەو شاراوە سوتاندنی بینایی
پەروەردەی کوردیە خوێندنی کوردی لە شاری کەرکووک پەروەردەی کوردی دەچونێت بەڵام لە تەنیشتیوە پەروەردەی خوێندنی عەرەبی هەیە دەستکارێک ناکرێت بۆ دیارە ئەمە وەکو بڵێن خینێکە بەدڵێکی ڕەشەوە بەرامبەر کورد ئەو کارە ئەکرێت لەناو قوتابخانەی دەکەنە شوێنی خۆیان و لەوێ ئەکەنە سەنگەر و شەڕیتی ئەکەن لەبەرەوە ئەو قوتابخانە کاولکەن واتە ئەمانە دژی زانستن ئێمە باشترین وەڵام ئێمە بۆ ئەوان ئەوە داوامکردنە بەڵام بەمەرجێک ئەڵێم پێت دووبارەی یەکەمەوە مامۆستا بە دڵێکی فراوانە و بە ڕەزامەندی بڕوە واتە دەبێ داواکاری مامۆستاکان جێبەجێ بکرێت بەڵێ زۆر باشە بەڕێز ینی پێت وایە ئەوەی کە ئێستا حکوومەت دەیکات خیانەت و غەدرە لە مامۆستایە حتما حکومت غەدرێکی گەورە لە مامۆستا ئەکات بە حکمی ئەو موچەکەی سیستەمی موچەکەی کەم کردێتەوە ئەگەر حکومت پەنا بۆ کۆمەڵی خاڵی تر ببات بەڕاستی دەتوانێت ئەو کێشە چارەسەر بکات ئەو بندیوارە و سەردیوارە و ئەو هەموو دووموچەیە و کۆمەڵێ کاری تریش هەیە بەڕاستی حکومت دەبێ زیاتر جدیانە خەمی بخوات لەبەرەوە بتوانێت مافی مامۆستاکان و مافی خەڵک بە شێوەیەکی جوانێ و ڕێکوپێک لەبەر ئەوەیە بەڕاستی ئێمە ئەرکی سەرشانمان وانەوتنەوەیە کە من ئەرکەکەی خۆم جێبەجێکە دەبێ مافەکەی خۆم وەرگرم ئەگەر مافەکەم پێم نەدێت ئەو کاتە غەدرێکی گەورایە و ئەوە بەڕاستی ئەو غەدرە کە حکومت لە ئێمەیەکە ئێمە ناکەوە بەرامبەر بە قوتابیانی و خوێندکارانی خۆمان بیکەین زۆر باشە مامۆستا ئەوەی کە ئێوە پێشبینیتان کردووە کە ئێوە یەکێتی مامۆستایان و مامۆستایانی کوردستان ئەندامن لایەوە ئایا ئێستا جێبەجێکنی داواکاریەکانی مامۆستایان ئەوەندە قورسە کە حکومت نەتوانێت جێبەجێ بکایە مەسەلەی بودجەکە چەند یعنی چەند بۆ نمونە دەیەوێت ئەوەی کە کێشەی مامۆستایان چارەسەر بکرێت ئێمە بە واقعی قسە بکەین بارودۆخی هەرێمی کوردستان قورسایەتێکی گەوی لەسەرە ئایا مەسئلەی پارە هەیە پەرە نییە بەڵام بارودۆخەکە ئەمڕۆ ئەبینین بە بەرچاوتانەوە لە شەڕێکی گەورایەوە ئەرکێکی گەورە لەسەر شانێتی ئەمە لەلایەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی خستە مووقفێکی چەند ساڵ نەیتوانی پاشکەوتێکی باش بۆ خۆی دانا کە ئەمڕۆ فریای بکەوێت بە حکمی ئەوە پلانێکی باشمان نەبوو بۆ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ حکومت زەحمەتە ئیمڕۆ هەموو داواکارەکانی ئێمە جێبەجێ بکات حکومت زەحمەتە ئەمڕۆ موچەکەی من بە کاملین پێ بدا کە پێش 2-3 ساڵ وەرمەگرت حکومت زەحمەتە ئەو قەرزانە کە من لەمە لای حکومەتەیە بیداتەوە بەڵام ئەمڕۆ ئێمە تەنها داواکارەکانی ئەومانە هەیە بژێن یعنی واتە دابینکردنی ژیانێک کە ماڵ و منداڵەکەم محتاج نەبێت داواکەین لەبەرەوە بتوانم کرێی منداڵەکەم بدەم کە هاتوچۆی پێ بکات بتوانم جلوبەرگ بۆ منداڵەکەم بکڕم بتوانم خۆراک بۆ ماڵەکەم دابینکەم تەنها داواکارەکەی من ئەوەتە بەو ڕبع موچە من ناتوانم ئەوە دابینکەم من ناتوانم بەو لە 130 لە 135 کە وەری ئەگرم ناتوانم ئەوە دابینکەن ئەمانەوێ بڕێک لە ئەو سیستەم وچە دەستکاری کرێ بڕێک بەس بێتەوە بۆ بتوانم پێ بژێم یعنی من نەموتە ئەڕۆم ئۆتۆمبیلی پێکڕم نەموتەوە ئەڕۆمخانی پێکڕم نەموت ئەتوان سەیرانی پێکەم من ئەمێ بەس تەنها بژێم تەنها ژیانەکەم پێدابین کە ئەوە داواکارەکەی منەوەتە داواکارەکەم ئاسانە دێ حکوومەت دەبێ بڕێک قورسایەتی بخاتە سەر شەن خۆیان بڕێک وەکو چۆن بڵێن لە شوێنی تر لە کاری تر بمان دابین کە 6 ملیارەکەی چۆن دابین کرد دەتوانێت هەوڵ بدا زیادی بکات و کارەکە جێبەجێ بکات و ئەو کێشە گرفتە کەم بێت بەڵێ زۆر باشە ماوەستا کاتێکی کەم ماوە سەبارەت بۆی کە ئەگەر بە کوردی وەڵامی چەند پرسیارێکی ترمان بدەیتەوە سەبارەت بۆی کە بەڕێز وت دێوە و کێشتی مامۆستایان لە هەوڵەکان بەردەوام بوونە بەڵام بۆچی فشارەکانیەوە بەرهەمی نەبووە یاخود ئەو بەڵێنانێک کە پێتان درا بۆنەوە بەڕێز باس لەوە کە لەگەڵ مەسعود بارزانی کۆبوونەتەوە بەڵێنەوە پێدا بوو کە ژیانی مامۆستایان باشتر بکرێ لەگەڵ ئەنجومەنی وەزیران بۆچ تاکو ئێستا هیچ بەڵێنێک جێبەجێ نەکراوە بۆ ئێوە بەڵێن ڕاستی ئێمە گلەیمان زۆر لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە حکمی ئێوە ساڵی ئیمساڵ و ساڵی پار چەند کۆبنیەکمان لەگەر جێگەری سەرۆکی حکوومەتە کرد و لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کرد کۆمەڵی داواکاریمان خستە بەردەسی و کۆمەڵی داواکاریەکان معنەوین بەڵام بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە و لەوانە نیموچەی مانگی نۆیە ساڵی پار تا ئێستا جێبەجێ نەکراوە حکوومەتی هەرێم وعدی بە ئێمەدا ئەگەر نرخی نەوت بەرز بێتەوە و داهات زۆر بێت و با بڵێن
خەرجەکان کەم بێتەوە دەستکاری سیستەمی موچەکەین بەڵام بینیمان نرخیدنەوە زیاد بوو بعد زیاد کرا حکومت داهاتی خۆی زۆر کرد خەرجەکانی کەم کردەوە بەڵام جێبەجێ نەکرد ئەگەر حکومت ئەو داواکاریە جێبەجێ بکردای بەڕاستی حاڵمان نەگەی ئەمڕۆ دەربارەی سەردانە مەلای سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز مەسعود بەرزانی ئێمە ڕاستی کە دانیشتین کۆبوونەیەکی ئیجابی بوو هەموو داواکاریەکانمان خستە بەرچاوە هەموو خەڵک دەزانێت خەرجکردنی موچە لەلایەنی حکوومەتی هەرێمە نەک سۆرەکایەتی هەرێمی کوردستانە وعدی بە ئێمەدا بە هەموو شێوەیەک بتوانێت لەگەڵ حکوومەتە هەرێمی کوردستانە دانیشێت تەنانەت ئەو قسەی وتی بتوانم لە پارەی پێشمەرگە بێت لە دەرۆزەتان بۆ بکەم فعلەن ئەوە بوو برایانی پێشمەرگە مبادرەیەکیان کرد و ئەنجومەنی ئاشایش مبادرەی کردووە هەچەند ئەو بڕەپارە کەمە ئەوە لەلایەک و لەلایەکشەوە فعلەن سەردانی حکومەت بەغدای کرد سەرۆکی هەرێم و شاندێک لەگەڵیە بۆ ئەو سەردانێک کرد بۆ ئەوە بۆ دابینکردنی پارە بۆ ئەو بارودۆخەکە باش بێتەوە بۆ ئەو پەیوەندەکان باش بێتەوە بۆ هەست بۆ قورسایەتی کە لە 6 سانی هەرێمە کەم بکرێتەوە ئەمە بەڕاستی ئەوە جێبەکریا بەڵام ئەوەی کە ئێمە بواری جێبەجێکردنەوە گلەییمان زۆر لەسەرەتی مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێ ئەو کارانە بکە و بەدەم داواکارەکانی سەرۆکی هەرێم و خەڵکی کوردستان بێت تەنها ئێمە نین مەثەن بۆ نمونە هەوڵماندا هەموو لایەک هەوڵی داوە بۆ نمونە حیزبە سیاسیەکان بە هەموویانەوە هەوڵ ئەدەن باری گژدانی خەڵک باشکەن پەرلەمانی کوردستان هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان کوردستانی پەرلەمانی کوردستان و هەروەها پەرلەمانی عێراق و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا هەمویان نەیانتوانێت وەکو ئێمە تەنها یەکێتی مامۆستایان نییە بۆ هەموو تاوانەکان و اتهامەکان بۆ لای ئێمە بکێشن هەموو لایەنێک لە ئێمە بەقوترە لە ڕووی مادی و لە ڕووی ئەوە هیچی نەکردووە تا ئێمە بیکەین بەڵام ئێمە هەوڵەکانمان یەک پەیاممان هەیە ئێمە پێمان باشە بەردەوام بین لە حیوار لەگەڵ حکوومەتە نابێ پشت لە حکوومەت بکەین و ئەم حکوومەتی هەمووانە و حەقمان لەسەرەتی و دەبێ داواکارەکەمان جێبکە بەڵام بە حیوار بە دایلۆگ بتوانین داواکاری جێبەجێ بکە و ئێمە ئومێدمان هەیە و لە کۆتاییە دەگەینە ئەوە کە مامۆستا بە ڕەزامەندی خۆی بگرێتە ناو قوتابخانەکە. بەڵێ زۆر باشە سەبارەت بە کەرکووک کامڕۆ سەردانی کەرکووکتان کرد کە ئێستا خوێنی کەرکووک کێشەی هەیە چ پرۆژێکتان هەیە وەکو یەکێتی مامۆستایان زۆر بە کورتی و سەبارەت بەوە شکەوە لەگەڵەوەدان کە مامۆستایانی خوێنی کوردی کە لەسەر هەرێم بچنە سەر حکوومەتی عێراقی حاڵەتێکی ناتەبیعی هەیە لە ناوچە کوردستانیەکان کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن کە سەر بە ئیدارەی مرکزی بەغدان بەڵام زۆربەی فەرمانبەرەکانیان موچە لە هەرێمی کوردستان وەرەگرن ئەویش بەڕاستی قورسایەتێکی قسەتە سەر هەرێمی کوردستان و قورسایەتێکی سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر نەجمەدین پارێزگای کەرکووک ئاماژە بێکرد 85% کوردەکان موچەیان لە هەرێمی کوردستان دێت لە بواری ئاشایش و بوارەکانی مەدەنی تریشەوە سەربازی و مەدەنیشەوە ئێمە هەوڵمانداین ئەو پارە لەسەر هەرێمی کوردستان لەلایەک و کەم بێتەوە لایەک ئەو ناوچە تایبەتمەندی خۆی هەیە مامۆستایەک سەر بە بەغدایە موچەکەی خۆی بە تەواوەتی وەرەگرێت و مامۆستایەک سەر بە هەرێمی کوردستانە نیم موچە یان ڕبع موچە وەرەگرێت هەردووکیانش لە یەک قوتابخانەن و یەک وانە دەڵێنەوە و یەک باشەوانیان هەیە ئەمە بەڕاستی لە ڕووی دەرونیوە زۆر قورسە ئێمە دوو داواکاریمانەوە دوو پرۆژەمان خسە بەردەم ئەنجومەنی پارێزگای کەرکووک و سەرۆکی ئەنجومەن کاکرێبوار تاالبانی و ئەوش لەو کاتە خۆشببختانە سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق لێو بوو داواکارەکان ئارەسەی ئەو کرا و دریا بەدەستی ئەو داواکارانەکە یەک بە شێوەیەکی خێرایی لەو پارەی بترۆدۆلارە کە کەرکووک وەری ئەگرێت لە هەرێمی کوردستان 2 میلیارد دینار تەرخانکە بۆ مامۆستایانی شاری کەرکووک بخاتە سەر موچەکانیان ئەوە یەک ئەوە حاڵەتێکی ئەمرجنسیە لەم کاتە بکرێت پرۆژەی دووهەممان ئەو مامۆستایانە بگوازرێتەوە بۆ سەر ئیدارەی بەغدا و موچەی خۆیان لە شاری بەغدا و لە وەزارەتی پەروەردە وەرگرن کە ژماریان 8,000 مامۆستا و فەرمانبەرە و هەردوو کارەکە وعدریا پێمان کە ئیش لەسەری بکرێت لە ڕێگەی پارێزگای کەرکووکەوە پرۆژەی دوم لە ڕێگەی ئەندامانی پەرلەمان خەڵکی کەرکووک لە پەرلەمانی عێراق. بەڵێ بەڕێز ماوەس ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان زۆر سپاسی بەڕێز دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵ ماوەی سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دوای و نابڕە لەگەڵ مامۆستا نەوشیرە حەمە غەریب کارگەری لەقی سلێمانی یەکێتی مامۆستایان درێژە بەم پرسەدەین لەگەڵمان بمێننەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسار تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا بە خێربێن سوپاس بۆبوونتان. ئەگەر باز لەو بکەین کە 27 ڕۆژ تێپەڕێ بەسەر پرۆسەی خوێندن تاکو ئێستا لە سنووری پارێزی سلێمانی هەڵەبجە خوێن دەستی پێ نەکردووە. هیچ هەوڵێکی جددی هەیە بۆی کە وەکو لەقی سلێمانی کێتی ماوس بۆی لەم سنوورش خوێندن دەستێ بکات؟ وەکو دەستپێکردنەوەی خوێنن هەوڵە جدیەکان تەنها داواکاری دووپاتکردنەوەی داواکاریەکانمانە دووپاتکردنەوەی جێبەجێکردنی داواکاریەکانمانە ئەوەی کە هەوڵی خوێندن دەست پێ بکاتەوە بەڕاستی تا ئێستا هیچ شتێک لە ئارایە نییە وەکو ڕێژی ڕسمی لقی سلێمانیەکێتی مامۆسانیشتا ئەم لەحزەیە ئێمە لەسەر بەیاننامەکەی خۆمان بەردەوامین کە ئیعلانی بایکۆتمان کردو و دوبڕمانگرتنمان کردووە تا ئەو کاتەی داواکاریەکانمان جێبەجێکرێت. ئەمە تا ئێستا ڕێی ڕسمی لقی سلێمانیەکێتی مامۆسایانەوە هەست شتێکی تر لەم لاولا ئەگەر جوڵەیەک هەبێت ئەمە تەنها بۆ تەقوێکردنی ئەم مووقیفەیە بۆەوەی کە ئێمە ئەو شتانی داوامان کردووە هەوڵ بین فشارەکانمان زیاتر بکەین کە هیچ نەبێت لە 180 بۆنەوەی داواکاریەکانمان جێبەجێ بکرێت. بەڵێ زۆر باشە بەڵام ئەمڕۆ مامۆستایانی گۆڕانوویکێتی سەردانی بەشێک لەلایەنە سیاسەکانیان کردووە. ئەمە پرۆژێمی یەکێتی مامۆسایان تەناوە پرۆژەی نەخێرەوە پرۆژەیەکێتی مامۆسایان نییە لەقی سلێمانی بەڵکو وەکو مامۆسایانی سەردەم و مامۆسایانی یەکێتی بەم کارە هەستاون لە کۆتاییە ئەگەرم شتە بەرهەمێکی هەبێت لەوانێ بگەڕێتەوە ناولق ئەو کاتێمە ئەگەر وەکو لقی سلێمانی و ئەنجومەنی لەق زانیمان شتەکە لە بەرژەوەندی مامۆسایان و لە پێناو مامۆسایانە ئەو کاتێمەش لەوانەیە بیکەینە پرۆژێ بەڵام ئەگەرم پرۆژێ لەگەڵ ئێوەکو مامۆسایانی سربەخۆ لایەنەکانی لایەنەکانی تر نەکردووە پێشوەخت نەخێر تەنها شتێکی شەفەی و ئەوەی کێمە بیستمانەمە پرۆژەیەکیان بەدەستەوەی هەوڵێکی لە ئارایە ئێمە وەکو یەکلیقی سلێمانی خۆمان بەڕاستی بەرنامەی ئەومان هەبوو کە سەردانی لایەنە سیاسیەکان بکەین بەڵای ئەوەی کە سەردانی چەند لایەنێکمان کرد هەستمان کرد هیچی لێ سەوز نابێت لەبەرەوە وازمان لەو بەرنامەیە هێنا و ئەمەی کراوە ئێستا وەکو وایە فشارێک بێت کە لەلایەن ئەو دوو لایەنەوە بەڕاستی ئەگەر لە ڕۆ قانونی یاسایەکەەوە بێ لەوانێت دەسەڵات بەدەست لایەکیانەوە بێ و لە ڕووە واقعی و ئەوەی کە لە ڕۆ ئەشی بینین بە چاو دەسەڵات بەدەست یەکێتی نیشتیمانیەوەی ئەم دوانش سەر بەو دوولایەنن هەڵبەتە شتێکیان ئەگەر بە خۆیان هین ئەوە کردبێت شکیان بە شتێک بردبێت کە فشارەکان زیاد بکرێت لە ڕێ حیزبەکانیانەوە لە پێناوەوەی ئەو داواکاریانی کە هەموو مامۆسایانی ناڕازی و بەڕێوەبەرە بە ڕێزەکان و لقەکان یەکێتی مامۆسایان هەیەە جێبەجێ بکرێت. بەڵێ ینی ئەوەندێکی واگادە ناوڕۆکی پرۆژەکە چی لە خۆی دەگرێت ینی خاڵەکە تام لە حزێمە بە ڕسمی نازانی ناوەڕۆکی پرۆژەکە چیە کۆمەڵە شتی شەفەیە کە ئەوەی کێمە گوێمان لێ بووە هەر ئەوانەیە کە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بڵاوە وەکو ئەوەی هەوڵ من پارەیەک لەلایەن ئایتر دەوڵەمەند بێ ئایا هەر کەس سولایە نازانم ئەوی کە خۆیان بەڕاستی و پرسیارە لە خۆیان کرێ بە زۆری من بزانم ئەیانەوێت
ئیتیجاهیان زیاتر بەرەو حکومەت نییە بەرەو لایەنەکانی ترە لە دەرەوەی حکومەت هەوڵ درێ شتێ بۆ مامۆستا پێیان پارە بدەن مامۆستایان واللهی ئەوەتوانی لە خۆیان پرسی چکا من بەڕاستی ئاگاداری و پرۆژیان ئەی سەبارەت بە ئەوی کە کۆی و مامۆستانی کە لەو سنوورە بایکۆتیان کردووە پارەکە زۆرە ینی بودجەکە زۆر دەوێت تاوکو داواکاری مامۆستایان جێبەجێ دەکرێت پارەکە ئەو زۆرە نییە لە چاوەیە هەمومان نزانین بەم لە تەموچەی کە ئێستاکرێ پارەکە زۆر کەمتریش بۆتەوە ئەمەش لە کاتی خۆیان نایەتی ئەوەی کە ئێمە داوایەکەین هەموو مامۆستایانی هەرێمی کوردستان نزیکی 100 میلیۆن دلارە بەڕاستی 100 میلیۆن دلار ئەوەی کە بازەکرێ و ینی بە هەمووی کە پێشەوەی بە هەمووی وەزارەتی تربیە بودجەی وەزارەتی تربیە ماگانە 100 میلیۆن دینار بووە 100 میلیۆن دلار 100 میلیۆن دلار بووە بەڵام تا ئێستا ئەوەی کە ئەمان بە لە تەموچەکەی کەن زۆر لەوە کەمترە تقریبان لە 155 بۆ 60 و پارەیە کادرێ بە وەزارەت تربیە ینی پارەکە زۆر کەمە ئێستا ئەمانەگەر هەوڵیەوە لە هەوڵیەوەیە بنەڵەن هیچ نەبێ بۆ نمونە لە 125 یم پارێ بچێتەوە سەر ئەوە یعنی ئەگەر بۆ یەکێک لە 150 لێ بەبڕدرێ بۆی بکرێت لە 125 لێ بەبڕدرێت پارەکە ئەوەنە نییە بەڕاستی کە حکومت نەتوانێت بیخاتەستۆی خۆی بەڵام ئەوەی ئێمە ئیبینین تا ئەم لە حزەیە چۆن لە هەواڵەوە دوێنێ ژێمە بۆمان تاکید بووە بەڕاستی لە دەمی سەرۆکی حکوومەتی هەرێمەوە کە خۆی ئیسپلانیەوەی کرد دووپاتی کردەوە کە ئەمە بەشێکە لە ڕیفۆرم یعنی کەمکردنەوەی موچەکە ئەنەما ئەمەی کە ئەم پارە زۆرەی دراوە بە هەموو فەرمانبەران و مامۆسایان و ئەمانە ئەم پارەیە ئەبێ گەندەڵی بێت گەندەڵی تیاکرا بێت ئەم یەک ڕیفۆرمی تیاکە و ڕێکیەکاتەوە ینی ئەو هەموو عودەی کە باسی پاشەکەوت و ئەماکرا ئەوە بۆ تاکید بوون کە ئەمە هەمووی خراوەتەلاوە ئەمە ڕیفۆرمێکە کە بە حسابی ئەوان ئەکرێ و بەردەوامی پێشیوێن و لە سەریشی بەردەوامە بن زۆر باش بەڵێ سەبارەت بە وتەکانی وەزیری سامانە سروشتەکان کاریگەریە بوو لەسەر مەسەلەی ئەوەی کە خوێندن دەست پێ بکاتەوە بێگومان ئێمە کاریکەریەکی سلبی زۆر زیاتری هەبوو لە سەرۆی خوێندن دەست پێ بکاتەوە چکە ئێمە هەمومان تەسریحەکانی جەنابی وەزیری سامانە سروشتەکانمان گوێ لێ بووە کە باسی چەند جار ئەمەی دووپات کردوێتەوە ئەگەر سەعری نەوت بەرز بێتەوە ئەو ئەتوانێت بودجەی هیچ نەبێت معاشی فەرمانبەرانی هەرێمەکە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە بینیمانە و تەسریحەی دوێنێکە ئاڵێ گەر بگاتە 100 دلار و زیاتریش کەس چاوەڕێی ئەوە نەبێت ئەمە تاکید بووین لەوەی بالفعل ئەوەی تا ئێستا خەڵک وتوێتی بالفعل تا ئێستا ئەوەی کە لەسەر جادە وتراوە کە ئەم قەیرانێکی دەستکردە و قەیرانێکی سیاسیە لە پشتەوەیە بالفعل زۆر ڕاستە دەرکەوت هەموو ئەو قسانی خۆیان کە باسییانە کرد بە سەرۆکی حکومت بە جێگرەکەی بە وەزیری سامانە سروشتیەکان کە ئێمە چەند جار وعدی ئەوەمان پێدرا هەر لەو ماوەی پێشووە کە لەگەڵ نیسبەتی بەرزبوونەوەی نەوتا نیسبەتی هینی پاشەکەوتەکە کەم بکەنەوە یعنی ئێمە جارێکیش لەگەڵ حکومەت قسەمان پێوتراوە لەگەڵ بەرزبوونەوەی زیاتری نرخینەوت ئەمان بە پێی ئەوە نیسبەتی پاشەکەوتەکە کەم بکەنەوە بەڵام بەداخۆ نەکنیان کردووە ئەوە تا پێشیان وتین کە جارێکتر بە تەمای ئەوە نەبین بالفعل ئەوان بە تەمان بەم شێوەیە درێژەی پێبن و خەڵک بەم واقع ڕازی بێ بەداخەوە کە من شتێک تریشم گوێ لێ بوو هەر لەو دیداری میریە کەویش لەو دەمی بەڕێز سەرۆکی حکومەتەوە کە باسیەوەی کرد کام قەیرانەی هەیە هەر بە فەرمانبەرانی حکومەت هەرێمی کوردستان قبوڵەکرێت لەگە هەر شوێنێکی تر بووە ئەمە عاقبەتی خێرنا و بەڕاستی ئەمە وەکو سوکایەتێک بینیمان بۆ خۆمان ئەمە وامان هەست کرد کە ئەمانە بالفعل ئێمە بە نوعێک تێگەن ئایا بە غەشیمە بە هەر شتێکە بۆیە ئەنجینا معقول نییە لە عالەما کەس ئەمەی پێ قبول نەکرێ ئێمە پێمان قبول بکرێت بۆیە ئێمە بڕیارەین زۆربەی مامۆسانیش لەسەرەوە ساسە دووپاتی بایکۆتکردنیان کردەوە و دڵنیایی مامۆسایان نایەوە کە بەردەوامە بین لە بایکۆتکردن لەبەرەوەی من حەزەکەم ئیشارەت بە یەک شت بم بەڕاستی ئەمە خەریکە عینەن مێژوو دووبارە ئابێتەوە ئێمە مێژوێکی ترمان هەیە کە بە باسمانەکرەمان و سەری بەرز بۆ موچە نەوی نەکرا لەلایەن مامۆسایانەوە ئەو کاتە بەداخەوە من ئێستاڵێم ئەو کاتە ئێستای دروست کرد ئەگەر مامۆسایانی بەڕێزی ئەو کاتە وازیان لە دەوامەکە بێنایە بوتیان تا بەڕێزان ئێوە لە کاتێکا خۆتان خەریکی تاڵانکردنیە وڵاتەن پەرچی ئاسنەشکا و شۆفڵ و گەڵابەی ئەم وڵاتە و ئاودیویانە کرد خەریکی دزینی سەروەت و سامانی سەر زەوی ئەم وڵاتە بوون مامۆسایانی بەڕێزیش بە داماویە هاتن پەنجەرەکانی خۆیان دەرەهێنا و دەرگای ماڵەکانیان دەرەهێنا بۆی بەردەوامی بن بە خوێندن بەڵام ئەگەر ئەو کاتە ئەو مامۆستا بەڕێزانە بەمانیان وتایە ستۆپ بەسەی تر ئەگەر ئێمە هیچمان لە ئێوە ناوێ معاشمان ناوێ بەزوازە دزیکردن بێنن وەرن ئەو کاتە ئێستا دووبارە نابوو ئێستا عینەن شتە ئەو کاتە سامانی سەرزەویان تاڵان کرد ئێستا خەریکی تاڵانکردنی سامانی ژێر زەوین ئەگەر ئێستاش پێیان نەڵین ستۆپ ئێستا من لێرەوە توانم بە وەکالەتی هەموو مامۆستایان بڵێم بەڕێزان لەم لەحزەیەوە فەرم وەرن خۆتان شەفاف بکەن وەرن ئەوەی کە هەیە بیخەنە بەرچاوی خەڵک وەرن ئەو نەوتەی کەی فرۆشن بە تەنکەر و بە بۆری و بە ئەملاولا فەرم و ڕوونی کەنەوە بەمان بە شەفافی پێمان بڵێن ئەمەینەکەیە ئەو کاتە من دڵنیا دەکەم و مامۆسا
من نەک مامۆستا هەموو چین و توێژەکانی تریش فەرمانبەرانی زۆر بە ئاسایی دەوامی خۆیانەکەن وەکو نەوەتەکان بەڵام دڵنیانەکەین ئەم جارە ئێمەوە دووپات ناکەینەوە ئێمە ئەم جارە سەری بەرز بۆ گەندەڵکاران نەوی ناکەین جارێکی تر ئەو مێژوە دووبارە ناکەینەوە کە ئەمڕۆی دروست بەڵێ زۆر باش باز دەو دەکەێت کە بەشێک لەو ناڕزایەتی کە هەیە ئێستا مامۆستا ئەحمەد گوتی بەشێکی سیاسیەوە سەرکردەیەکی دیاری یەکێک لە حیزبەکان بازوکەوەی کە غەدر ئێوە غەدر لە منداڵەکان دەکەن و مەسەرەن ئەمە شتێکی سیاسیدا بۆ مامۆسایەک لە بەردەڕەژە توانێت داوام کە بۆ مامۆسایەک لە گەرمیان ناتوانێت داوام بکات بەداخۆ من زۆر بەداخۆڵێم ئەو مامۆسا ئەو بەڕێزەی کە ئەو قسەی کرد ئەبووە ئاگای لەوە بووە کە لە 25 نۆیە کاتێک یەکێتی مامۆسایان ئێعلانی کۆگردبوونەوەی کرد لە بەردەمی هەر 12 لقەکەیە بە چاوی خۆی هەموو مامۆسایانی بینی ناڕزایەتیەکان چۆن بوو کە لە هەر 12 لقەکە کۆبوونەوە کە لە ژێر سنووری دەسەڵاتیەوە نابوو لێوە ئایان و دەگەر بۆمان چانەکرێ بایکۆ دەکەین ئەوەی لەوەی کرێ سیاسیە ئەو مامۆسایی ئێمە ینی ئەمە تۆزکردنە چاوی خەڵکە ئێمە ڕۆژانە خۆ ئەوەنە دوور نییە ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە ئێمە ڕۆژانە 24 سەعات پەیوەندیمان هەیە بە مامۆسایانی و سنوورە ئەوەی کە لەوێ ناکرێت ئەو دەسەڵاتە داپلۆسێنەرەیە کە لەوێ هەیە کە هەڕەشەی کوشتن و فرانن و گوێبڕین لە مامۆسا و لە بەڕێوەبەری خوێندنگاکانەکەن لە ڕێی ناوچەیەکەوە بەداخەوە ئەندام ناوچەیە کە شەهادەی شەشی ئیبتیدایی نییە و فاشیل بۆ لە مەکتب چۆ لە حیزبەکەی سا لێو پێگەیتەوە تەلەفۆن بۆ مدیری بەڕێوەبەرێکی بەڕێز دەکات کە ئاڵێ بۆت نییە دەرگایدا ئەوە وای لێ کردووە کە لەوێنەوە جینا من دڵنایەکەمەوە ئەم هەڵوێستە سەر تاسەری بوو ئەگەر ئەوان بە پێویستیان بەوەیە بیست زەبت بزانن چییە گوزەرێ ئەبێ ئەو ڕۆژە 25 جینۆ بچنەوە بە اینی ڕۆژنامە تەلەڤیزیۆنەکان ئارشیفی تەلەڤیزیۆنەکانە بزانە لە هەر 12 لقەکە چی وتراوە لە بەردەم لقەکان بزانە ڕێی مامۆسایان چی بووە بەڵام من حەزەکەم من شارەت بۆ بم ئەوە ئێمە نین غەدر لە مناڵاکەین ئەوە بەڕێزیانن غەدر لەواکەن ئەوە بەڕێزیانن لەوەتی هاتوون بوون بە کۆڵ بەسەر خەڵکەوە هەچی ئەوەی خەڵکیش کردووە بە شانازی بۆ خۆیانە بەڵام پۆخڵاواتەکانیان بۆ ئێمەیە ئەوەی ڕاپەڕینی کردووەمانی هێنایەوە خەڵک بوو ڕاستە لەوانێ کۆمەڵەیین کرێت ئەوەی کە منتیقەیەکی ئامین دروست کرا و هێزی بەعسی گەڕانەوە بۆ هین ئەوە کۆڕەوە ملیۆنێکە بوو ئازایەتی و پلانی بەرنامەیەم حیزبانە نەبوو کە ئێستا مزایدە بە سەرمانەوەکەن و خۆیان بە شۆڕژگەر و بە پێشمەرگە و بەهین قەڵەمێن ئەوەی کە منتیقی ئامینی دروست کرد ئەوانیش بێنەوە تیای دانیشن ئەوە خەڵک بوو کۆڕەوی ملیۆنی کرد ئەوە دەوڵەتی یاو پەیمانان و قەراری مەجلیسی ئەمن بۆ سنوورەی دروست کرد ئەوان بن بە مۆتەکەیەک بە سار شارمانەوە ئەوەی ئەوان کردویانە تەنها شەڕی ناوخۆ و دزی و تاڵانی بووە بڕۆ پیای بچۆرەوە بزانە چی شتێک لەسەر ئەساسی بەرنام و پەیڕەوی ئەم حیزبانە بۆ ئەم میلەتە داماوە هاتۆتە بەرهەم ئەوەی کراوە بە ڕەنجی شانی خۆمان بووە تازەترین نمونەش بینیمان لە کەرکووک ئەوەی کە بە خەم کەرکووکەوە بۆ ئەوەی کە کەرکووکی پاراز لە چواری بەیانی و تا دەی بەیانی هەر خەڵکە داماوەکەی کەرکووک بوو مەسئولێکمان نەبینی بەڵام بەداخەوە لە دوای سەعاتەوە ئەبێ بە شاشەی سینەما و ڤیدیۆ کلیپ و کۆمەڵی خەڵگەچنەوە جارێکی تری فرۆشنەوە بە ئێمە کە گوایە ئەوانە بەداخەوە زۆر باش ماوەستا بەڵام درێژە کێشانیان بایکۆتە چارەسەر ینی چارەسەر بایکۆت چارەسەر ئەی چی بکەین ئەی چی بکەین یعنی ئەمە تۆ تا ئێمە باسیێواکە و بەڕێزانە غەدر ئەو بەڕێزانە چەند جار بە ئێمەیان وتووە وەزەتان ئەگەر لە خۆی ڕانەبینێت تەنانەمنەوە چەند جار دووبارەم کردوێتەوە من لە دەمی جێگری سەرۆکی حکوومەتەوە کۆمەڵی وعدیە وتی ئەگەر لە خۆمان ڕانەبینین وعد ناین ئەم وعدانە یانە 20 زەبت ئەتوانن بیکەن کە نایکەن لەبەرەوە بایکۆت تاکە چارەسەرە لەوە باشترە شۆڕش و ڕاپەڕین و خوێن ڕشتنی تیاابێ بەڵێ بایکۆت بە چارەسەردانین حەزەکەم یەک شتیش بە مامۆسایان ڕوونکەمەوە ئەم شارێکی ئێستا هەیە و ئەمەی کە دروست دەکرێت لە سەرمان ئەمە شتێکی ئاساییە لەلایەن حیزبەکانەوە و لەلایەن دروستکردنی کۆمەڵی گروپاتەوە کە بە ناویەوەی بێسە فشار لەسەرەوە دروست دەکرێت حەزەکەم زۆر بە سەراحەت قسە بکەم ئەوەی کە فشار لەسەر کە هەنێ ئەمەی بیستینەوە تا ئەسە فشارەکە بەو شێوە ئاشکرایی پار نییە بەڵام ژێر بەژێر ئێستا لە تۆڕە کۆمەڵاتیەکانە توانی بیبینیت کۆبوونەوەی مدیری تەربیەکان بەداخەوە لەگەڵ مەسئولی کۆمیتەکان لەم سنوورەیە کە کراوە بە شانازی شەوەی خەنە سەر پەڕەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەم بەڕێوەبەری فلان شوێن لەگەڵ ئەم کۆمیتانە کۆبووەتەوە بۆ دانانی بەرنامە و دەست پێکردنەوە بەداخەوە یعنی ئەوە تا ئەسەمەکو باسم کردێمە حیزب ئێمەی والێ کردو بەڵام تا ئەم لەحزەیە ئامادەنین واز لەوە بێنین دەست لە پەروەردە هەڵگرین یعنی ئەمە بەچی ئەم پەروەردەکەمان ئەگەر بای کۆد نەکرێ ئەم پەروەردەیە بەڕاستی من زیانی زۆرم پێسەیرە ئەگەر ئێمەوە ئەم ساڵ فەوتا ئایا مێژونووسەکانمان پەکیەکەوێ زانا و عالمەکانمان لە دەزە چێ من نازام توێژەر و فەیلسوفەکانمان ئەم پەروەردەی کە ئێمە هەر خۆڵ خەڵەتان ئێمە پێش ئەم وەزع و قەیرانانە ئەمان و پەروەردە لە قەیرانایە بوون و نەبوونی تەنها ڕۆتیناتێکی ڕۆژانەیە چۆن کەسێک بەیانیان نانەخوا و دەموچایەشوە خوێندنەکەش بووە بە ڕۆتیناتێکی تر
بووە بە شتێک کە ڕۆژانە بەڕێ بەرین یعنی شتێک نەبووە بە ناوی پەروەردەوە بەڵام ئەوەی دەکرێت ئەوەی کێستە بوون و بازەوەی مامۆسایان 2 ڕۆژ مۆڵەت بن مەسەرەن ئەمە چارەسەر نییە نەخێر ئاخر خۆی ئەمە خەلە ئەمان تەنها مەبەستیانەوەی دەرگای مەکتەبەکان بکەرەوە یعنی ئەوەی کەم دەسەڵاتە بەداخۆ ئێستای کە مەبەستی ئەوە نییە کە تۆ پەروەردەی خەڵک بکەیت پەروەردەی خەڵک بەبەستی ئەوەیە تۆ دەرگای مەکتەبەکەت بکەیتەوە بڵێەوە تا دەوام هەیە ئەیتر بۆی ئەگەر بەداخەوە ئەمانەوەنی گوێ لە راپۆرتێکی یەکێکی بیانیە بینیدە و دەوڵەتانی دەرەوە بەس تەنها بۆ کوێرکردنی چایوانە بڵێەوە تا دەوام هەیە ئەمەی کەی هەڵێ نیە ئەجینا دەوامکردن لە مەکتەبا بە 3 ڕۆژ ئەمە دایرە نییە ئەمە سیستەمێکی پەروەردەی و تعلیمیە کە ئێمە بۆماندانراوە من بۆ نمونە 24 حەسەم هەیە 24 حەسە بە 2 ڕۆژ چۆنەوترێتەوە بە 3 ڕۆژ چۆنەوترێتەوە بەڵام تەنها ئەمان ئەیانەوێت کات بەڕێ بکەن لەگەڵەوەی بۆی ئەو ناڕزایەتیەی کە خەڵک هەیەی بەوەی بێتەوە بڵێن فەرمو بچنەوە هۆڵەکانی خوێندن ئەوەی ئەم مامۆسایانە باسییانە کردوانە ئەگەر وانە بۆە خۆی ئەوەش کێشەکەی من دڵنیا دەکەم ئێستا دەوام دەست پێ بکاتەوە یەکسەر ئەوەی تر تۆمە دەخەنە پشتت ئەڵێوە نیە سیاسیە دەستیانکردنەوە بە خوێندن و ڕۆژ ئەگەر ئەم مامۆسایە ژیانی نیە و توانای نیە ئەی چۆن ێستا دەزەکاتەوە زۆر باشە ئەی سەبارەت تا چەندەوە دروستە بازەوە کە یونسکۆ لەگەڵ یەشێتی مامۆسایان یاخۆ بەڕێوەبەر پەروەردەیەکان لەم سنووکۆ بۆ تۆ باسی لەوکە تامانگێکی تر خوێن دەستپێنەکەی خوێنی ئەم ساڵا ژمار ناکرێت ئەو دروستەکەم نەخێر ئەسڵ وەساسی نییە ئێمە پار وەکو لیستی یاوبەر لە لقی سلێمانیەکێتی مامۆسایان ئەو کاتەی کە لیستی کوردستانی بایکۆتی شکان ئێمە دوای ئەوە بە درێژەمان پیا بە ماوەیەک ئێمە سەردانی زۆربەی قونسڵیەکانمان کرد و سەردانی یۆنامێ و یونیسف و یونسکۆشمان کرد لێ پێیان ڕاگەیاندین ئەمە ئێوان بە هیچ شێوەیەک هەکیان نییە ئەوەی کە ئەوان حسابی لەسەرەکەن قەرارەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمە ئەوان ئەوە بە اعتیبار وەرەگرن ئەگەر وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بڕیار بە ئەم ساڵە ساڵێکی تەواوی خوێندنە ئەوان هیچ کێشیان نییە ئەوان تەنها ئەڵێ ئێمە راپۆرتێکی خۆمان لەسەر وەزعەکە بەرزەکەینەوە بۆ یونامی ئەوە هیچی تر نییە لەوە زیاتر ئەوەی ئەوترێ ئەمە ژێکێکە لەو فشارانە حەزم کردی شارەتێ بە شتێک بەم ئەگەر مەجالە هەی بەداخەوە ئەمە هەڵسوکەوتی ئەو دەسەڵاتە داپلۆسێنەر و ئەو دەسەڵاتانی کە نایانەوێت گوێ لە خەڵک بگرن کە دەسەڵاتێکی مەدەنی نین ئەم قۆناغاکانە شتێکی زۆر ئاساییە بە هەموو مەرحەلانەیە تێپەڕین ئێمە چەند جاری ترەوەتە کاتێک کە تۆ هەڵوێست وەرەگریت یەکەم جاریت بە کۆمەڵێ وعوداتی درۆ ئەوێت تۆ هەڵوێستەکەت پشکێنیت ئێمە بینیمانە قۆناغەمان تێپەڕی کۆمەڵی وعدماندرێ دوایی یەت ماوەیەکی هەمالە دەکا ئەڵێ بەشکم خۆت بێزار بیت و ئێمە بینیمان 15 ڕۆژی تریژی هەمال کراین مەرحەلەی سێم یەت فشارە دەکا و کۆمەڵێش فشاری تر لە هەموو لایەنەکانەوە لە هەموو سێکتەرەکانەوە کۆمەڵی شتر لەسەر دروست دەکات تۆ مەجبوری ئەوە بیت بیشکێنیت بەڵام من دڵنیا دەکەمەوە ئەگەر مامۆسایان ئەگەر نەک مامۆسایان هەموو فەرمانبەران بەرگەی ئەم فشار و ئەمەی ئێستا بگرن من دڵنیا دەکەمەوە نەتیجەی بایکۆت دوای ئەمە دەرەکەوێت بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسلەی ئەوەی بەغداد باز دەکەکێ و داوای دیداری عباد کردبووی نەتیجەی چی نەبوو تا ئێستا هیچ نەتیجەیەکی ڕسمیمان نییە هەرەوەنەیە ئەو راپۆرتی ئەمەش دراوە بەو لیژنەیەی کە دروست کراوە بۆ موچەی هەرێم تا ئێستا وەکو ڕسمی هیچ شتێکمان جواب نارات و کۆمەڵە شتی لاوەکی هەیە بەڕاستی ئەوە نییە کە باس کری ئێستا لە شوێنێکی ڕسمیەوە نەمامیسۆت زۆر باشە سەبارەت بە ساڵنامەی خوێندن کە ئەمڕۆ وەزارەتی پەروەردە بڵاوی کردێتەوە بەپێی ستانداردی جیهانی 220 ڕۆژە بەڵام ئەو کە لە 179 ڕۆژ کۆی کردوێتەوە ڕای بەرزت لەو بارەیە وڵی بەرنامە پێم سەیرە ینی ئێستا بۆ ئەم ساڵ هەموو شتێک وەزارەتی تەربیە ئەمەنە جددی و ئەمەنەی نەحساب بۆ هەموو شتێکەکە ئێمە پێرارمان لە بیرە 12 لە دوهۆک دەستکراوە بەدەوام بەهۆی ئەو ئاوارانی کە ڕویان کردە و سنوورە دەرگای مەکتەبەکان داخرا نزیکی 73 ڕۆژ دەوام نەبوو 73 نەکەس باسی مناڵی پێشمەرگەی کرد نەکەس وتی پەروەردەکەمانە فەوتێ نەکەس وتی ئەم جیلە جیلێکی کوێر و نەخوێنەوار دەرەچێ کەسمان نەبیست خۆی کێشەکە لێرەیە تۆ ئێستا ئێمە لە 3 دەوامە ئەمڕۆ 27 مانگە 24 ڕۆژە 54 ڕۆژ جمعی لێ دەرکە 20 ڕۆژ بایکۆت کراوە دنیا وێران بوو بەڵام لەوێ 73 ڕۆژ دەوام نەبوو وەزارەتی پەروەردەش قسەیەکی لەسەر نەکرد لە کۆتاییشا وەکو ئێمە ئیمتیحاناتی خۆیان و چۆن کرا با لێرەش ئەو بەرنامەی کە لەوێ وەزارەتی پەروەردە کردی باس بینی ئێمە گەر جوابی خۆمان وەرگرتەوە دەستمان کردەوە بەدەوام بابێ لێرەش جێبەجێ کات چۆن بۆ ئەوان ڕۆی بالای ئێمەش زۆر بەکوتیوتانە موچەکەەوە خۆی لە بتوە کەمێک دەستکاری بکەیت و زیاد بکەیت ئەوەی کە ئێمە لە یەکێتی مامۆسایان لقی سلێمانی ژینی کراوە اعتبارمان کردوتە سەر پێشنیارێکی یەکێتی سکرتارەتی یەکێتی مامۆسایان کە ئەو کادراوە کە ئەبێ دەستکاری رازین بەوەی کە لەبەرەوەی کە زروفەکە بەو شێوەی کە ئەوان باسیەکەن
کەم بکرێتەوە بۆ نمونە لە 100 بۆ لە 130 لێ ببڕدرێت بە پێی پلەکان. سپاس بۆ مامۆستا نەوشیروان غەریب زۆر سپاس بۆ بەڕێزمانێتی ماوسە زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی بەرە سوپاس بۆەوە سپاسی بۆ کارم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.